لەسەرم بابەتان و کۆی پێشاتەکانی ناوچەکە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز دکتۆر مسەنا ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر مسەنا سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا لەبارەی کۆبوونەوەکەی پەرلەمانەوە لەگەڵ بەڕێزت تاوتوێ و بابەتە بکەم. ئەم کۆبوونەوەیەکی 11 نیسان بەڕێوە دەچێت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ئایا ئەمە بەڕێوە دەچێت کۆبوونەوەکە لەم کاتەدا لە کاتێکدا کۆمەڵێک پرسی گرنگ لە عێراق هەیە هێرشی دەکرێتە سەر ئاڵۆزی لە ناوچەکە بەردەوامە؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ بەڕێزتانە بۆ بینەرانی بەڕێز. ڕاستیە ئەو پرسیارەی کە کۆبوونەوەکە بەڕێوە چێ ئەوە لە هەلومەرجی خۆیان بازەکرێ، بەڵام پێویستە بەڕێوە بچێەوە زۆر دواکەوتووە و زۆر پێشێلی دەستور و یاسا کراوە کە بواە دوومان پێشێستا ئەم کۆبوونەوەیە بکرێت. دواخستنی ئەم کۆبوونەوەی هیچ نییە غەیری فەشەلی سیاسیەکان نەبێت لەسەرەوەی کە ناتوان ڕێکەوت و بەداخەوە ئەم ڕێنەکەوتنە بەشێکی کووردە و بەشێکیشی بەشە سەرەکیەکەی شیعەکانن کە ڕێنەکەوتون لەسەر کاندیدەکەی خۆیان، بەڵام هەموو جارێک ئێمە ئەخەنە واجهەی بابەتەکەەوە و تووڕێی خەڵکی عێراق ڕۆکەنە ئێمە کەنەوە ئێمەین ئەمانەوێ پرۆسی سیاسی عێراق پەکەوێ، ئێمەین ڕێنەکەوتوین و کاندیدمان ئامادە نیە، کەواتە ئێمەین پرۆسی سیاسی عێراقمان پەکخستووە. عێراقیەکان ئەیانەوێ حکوومەتێکی کاربڕێکەریان نەبێ، حکوومەتێکی تەواویان هەبێ، ئەیانەوێ بوجەیان هەبێ، ئەیانەوێ خزمەتگوزاریان هەبێ، ئەیانەوێ لەو قەیران و شەڕەی کە لە وڵاتانە ئێستا ئاگوزەریە و عێراق کەوتۆتە ناو چەقی ئەم تێکدادانانەوە، حکوومەتێکی شەرعی دەنگپێدراویان هەبێ خەمیان بخوا، کاڵایان بۆ دابینکە، پەرەبدا بە وڵاتەکە، داهاتیان بۆ دابینکە، ماچیان باچێ خزمەتیان بکە. ئێستا بەداخەوە یعنی هەردوو حیزبی ئێمە هەمیشە خۆیانە خەنە واجهەی ئەم بابەتەوە، بەس بە هەموو ڕای گشتی ڕوون بیزانێ ئەوان لەبەر خاتری بەڕێز بارزانی و هیچ کەسێکی ترنی ئەم بابەتە دواخن، ئەم بابەتە لەبەر خۆیان دواخن، خۆیان ڕێنەکەوتون لەسەر کێ سەرۆگۆزیران بێ، ڕێکەوتن لەسەر مالیکی و ئێستا مالیکی لەلایەن ئەمریکیەکانەوە ڕەت کرایەوە، جەدەلێک لە ناو خۆیانە دروست بوو، ئێستا دەیانەوێ سەرۆکۆزیرانێکی تر بدۆزنەوە کاندیدێکی تر. نە ئەبوایە ڕێگە بدەین، نە ئەبوایە ڕێگە بدەین تووڕێی عێراق ڕوود کاتە کورد. وابزان کە کوردن چووکە بەڕاستی پێت بڵێم ئەوان لە کاتی پێگەێنانی حکوومەتەکەی حەیدەر عەبادی و چەند دەرفەتێکی تریشە تا تێویستی بێتیان ئیشی خۆیان تەواو بوو بێ، ویستی بێتیان حکوومەتی خۆیان پێک بێنن لەسەر ئێمە ڕانەوەستاوە و لەسەر ئێمەش ڕانەدەوەستان، چونکە ئێمە لە نەتیجا کاندیدمان پێشکەش کردووە هەموو لایەنەکان و ئەو کاندیدانە بەدەنگدانێک لا بێتەوە و دەنگدانەکەی پەرلەمانیش قوفڵیتیان نییە، یعنی لە جاری یەکەما خولی یەکەمی هەڵبژاردن دوو لە سەرسەی دەنگ پێویستە، بەڵام لە خولی دووەما دوو کە زەمێننەوە هەر یەکێکیان یەک دەنگیشی زیاد بێ ئەبێتە سەر کۆماری عێراق. باشە، هیچ بندەستێکی نییە، قوفڵ نابێ مۆزوعەکە. باشە بەڕێز مسەنا، بەڵێ کەواتە هەڵبژاردننی سەرۆک کۆمار پەیوەستە بە هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆزیرانەوە، بەڵام جەنابەت ئاماژە بۆ دەکەی شیعەکان لەسەر پۆستی سەرۆکۆزیران تا ئێستا ڕێک نەکەوتون، پێشووتر تێبینی ئەمریکا لەسەر کاندیدی پۆستی سەرۆکۆزیران هەبوو، ئەی چۆن ئەم بابەتەیەک لای دەکرێتەوە؟ ئەوەی تر خۆیان ویستیان بە بۆنەی ئێمەوە، بە بۆنەی داواکەی بەڕێز بارزانیەوە فرسەتێکیان دەستکەوێ بۆی گفتوگۆی زیاتر بکەن و ڕێککەوتنێ بکەن لەسەر ئەم بابەتە. ئەوانی شەر بەشێکن لەو فەشەلە سیاسی کە لەم وڵاتی ئێمە هەیە بەداخەوە، یعنی من هەندێک جار ئەڵێم ڕێزم هەیە ئێمە سیاسیەکانمان نەزانی وەکو چیوان وەکو تەلەبەی تەمەڵ لە ئاخر شەوی امتحانە سعیەکەن. ئەمانیش ئێستا هەفتەیە دوو هەفتە پێ نەداون، ئێستا ڕۆن بڵاوی لەکەن مەشغوڵی ئیشی خۆیانە بن دووسۆ ڕژیمە هەڵپاڵ بەکەونە خۆیان وڵا فریانە کەوتین بێ زەحمەت بۆمان درێژکەنەوە، ئەبێت دەستور ڕێزی لێ بگیرێ. بەنسبەت هەرێمەوە بە تایبەت زۆر گرنگە هەرێم تەنها زەمانێکی هەبێ ئێستا بۆ ئەوی بمێنێ بریتێ لەوەی دەستوری عێراق ڕێزی لێ بگیرێ. ئەو بەندانە نەبێت کە لە دەستوری عێراق ئێعتراف کردووە بە هەرێمی کوردستان، ئێمە هیچ پارێزەرێکی تری حەقیقیمان نییە، چونکە ئەگەر گرە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی و ئەمریکا و ئەمانە بکەین ڕەنگە بگۆڕێ، ڕەنگە بەرژۆندێک ڕووبدا بگۆڕێ. بەعەستا تۆم باراک زۆر بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە یعنی ئێمە وەکو بڵێ نظامی سیاسی عێراقمان بە هەڵە دروست کردووە لەسەر ئەساسی پێگاتەکان. ئەمەش اعترافیە بوو لەوەی کە ئەگەر هەیە ئەمریکا حتا ڕێی خۆی بگۆڕێ لەم بابەتە. ئێمە زانین دەوڵەتانی دراوسێ ئێمە زۆر
پێشوازێکی گەرم ناکەن مەجبورن اعتراف بەم واقع بکەن ئەجینا لە دڵەوە زۆر پێشوازی لە هەرێم و فیدراڵی ئەم شتانە ناکەن بۆیە ئێمە ئەبێ بەڕاستی جەختکەینەوە هەمیشە لەسەرەوەی کە بنەماکانی دەستور وادە دەستوریەکان وەکو بەشێک لە دەستور عێراق ڕێزی لێ بگیرێت تا بۆ حرمەتەوە دەستور پارێزرا و بێ ئێمەش پارێزراوین بەڵام ئەگەر دەستور شەخی لێدرا و هەر جارێک بە بابەتێک هەڵوەشێنرایەوە و ڕێزی نەگیرا ئەو کاتە هەرێمەکەی ئەمە ژەکەوێتە باشە بەڕێز موسەنا پێت وایە ئەگەر لە 11 نیسانە مادەیە کە دیاری کراوە پۆستی سەرۆکۆمار یەکلایی نەکرێتەوە دواتە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق یەکلایی نەکرێتەوە هەر ئەم بۆشاییە یاسایی و دەستوریە هەبێت چی ڕوودەدات لە عێراق ئایا ئەمە چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی سیاسی داهات و عێراق دەبێت لە نێو گەرمەی ئەم ئاڵۆزیانەدا دوێنێ ئێمە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکانمان هەبوو لە میوانخانەی سەرۆکی پەرلەمان و بەڕوونی لەوێش وتمان ئێمە پێمان باشە ئەمە بکرێ بام هەڵبژاردنە بکرێ سەرۆک کۆمار ببێ دوای ئەوە 15 ڕۆژی تر هەیە بۆ ڕێکەوتن لەسەر سەرۆک وەزیران یعنی لە ماوەی 15 ڕۆژە سەرۆک کۆمار نوێنەری زۆرینە ڕائەستێرێ بۆ پێکهێنانی حکوومەت هەر ئێستا سەرۆک کۆمار هەڵبژێرێ 15 ڕۆژتان هەیە بۆ ئەوەی ڕێبکەونی ترم 15 تر ئەم دە ڕۆژەی ترتان بۆ چییە دوایەوە با ئێمە بەشەکەی کورد یەکلاکەینەوە با تۆپەکە فڕدەینە ساحەی ئەوانەوە ئەوان یاری پێ بکەن ئەوان با لە بەردەم خەڵکی عێراقا بە پرسیارەتی ئەوە هەڵگرن کە ناتوانن سەرۆک وەزیران هەڵبژێرن ئێمە کۆمەڵی کاندیدمان پێشکەش کردووە و بە دەنگدان لە پەرلەمانە یەکلا ئەبێتەوە و فەرمونون بابێن یەکلایکەنەوە بەڵام نایەن یەکلایکەنەوە بۆ ئەوەی کە دەرفەت بە خۆیان بدەن و بەرپرسیارەتەکەش بخەنە ئەستۆی کورد ئەمەش پێم وایە کاری باش نییە باشە دکتۆر موسەنا گەر باس لە ئاڵۆزیەکانی ناوچەکە بکەم بە تایبەتی ئێستا عێراق لەلایەن گروپەکانی و ملیشیەکانی حەشدی شعبی و کۆمەڵی گروپی چەکدارەوە خەریکە لەم شەڕەتەوە دەگلێت بە دیاریکراوی عێراق دەکرێتە ئامانج بارەکەکانی حەشدی شعبی لە نێو جەرگەی بەغدا ناوچەی سەوزی بەغدا پێت وایە ئەمە چه کاریگەریەکی لەسەر داهاتوی عێراق و مەترسی بەرفراوانتربوونی بازنەی ئەم شەڕە لە نێو خاکی عێراق دەبێت بوونی چەک لە دەستێکی دەرەوەی دەوڵەت هەر ئەوە چاوەڕوان لێەکرێ کە ئەو دەوڵەتە سەروەری نامێنێ یەکگرتووی بڕیاری نامێنێ و پلانی ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکانی تێگەچێ و نامێنێ ئەبێ ئەم بەڕێزانەی کە لە عێراقا چەکی دەوڵەتیان پێ و پارەی دەوڵەتی عێراق وەردەگرن لە دەرەوەی دەسڵاتە دەستوریەکانی عێراق کە سەرۆکایەتی پەرلەمان و وەزیران و کۆمار و فڵان و فیسار و مەرجعیەتی سیاسیە وڵاتەوە هەیە هیچ جۆرە هەڵس و کەوتێک ئەنجام نەدەن و هەر کەسێک ئێوێ پشتیوانی دەوڵەتێک بێ ئەتوانێت بچێت لەو دەوڵەتەوە پشتیوانی لە دەوڵەتە بکات بەڵام ئەگەر تۆ بتێ لە عێراقا بی ئەبێ احترام لە بڕیاری سیاسی عێراق بگری عێراق بڕیاری نەداوە بچێتە ناو ئەم جەنگەوە و عێراق توانای چوونە ناو ئەم جەنگەی نییە عێراق هێشتا باڵای کورتە لە بینی ئەم باڵا بەرزانە ئەبێ بەژێر خاچەوە ناتوانێت تەحملی ئەو ئاسارانە بکە عێراق دەیان ساڵە لە ناو خوێناژی دەیان ساڵە لە ناو دیکتاتۆریە تاژی عێراق جەستەیەکی ماندوو بریندارە عێراق دارایی بەهێزی نییە توانای سەربازی نییە عێراق سەروەری هێشتا تەواو نییە هەموو دەوڵەتەکان ئێستا ئاسمانی عێراق بە ئارەزوو خۆیان بەکارەهێنن لە ئێرانەوە بیگرە بۆ تورکیا بۆ ئەمریکا بۆ هەموو وڵاتەکان عێراق ناتوانێت سەروەری وڵاتی خۆی بپارێزێ بەرامبەر بە هیچ کەس مادەم ئەمە حاڵی عێراقی ئەوە نییە بڕاتە ناو ئەم جۆرە جەنگانەوە هەر بیر و باوەڕێکی هەبێ ئەو کەسە ڕێزلێگیراوە بۆ خۆی بەس ئەبێ دەرکی ئەوە بکە کە عێراق لەم ساتە وەختاهی ئەوە نییە بڕاتە ناو ئەم جۆرە جەنگانەوە چونکە ئەبێ بەژێر پێوە باشە دکتۆر موسەنا ئەمەوێ بۆ چوونی جەنابەت سەبارەت بەم شەڕە بزانم زیاتر لە یەک مانگ بەسەر هێرشی هاوبەشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران دەست پێ دەکات و ئێرانیش تا ئێستا بەرگری کردەوە پەلاماری وڵاتانی عەرەبی لەوانە عێراقیشی داوە پێت وایە دەرەنجامەکانی چی دەبێت ئایا چی لێ ئەخوێنیتەوە دەستپێک و کۆتایی ئەم جەنگە ئەم جەنگە جەنگێکی یعنی نەخوازراوی نەگریسە و مەترسیدارە و هیچ پاساوێکی نەبوو و ئاماژەیەکە بۆ تێکچوونی یعنی سیستمی نێودەوڵەتی بەڕێوەبردنی دنیا ئاماژەیەکە بۆ نوعێک لە مردن و کۆتایی هاتنی ئەم سیستمەی کە ئێستا پێوترێ
نەتەوە یەکگرتووەکان و لەسەر ئەو بنەمایانە ڕێکخراوە و ئەم شەڕە زۆر مەترسیدارە ئەگەر درێژە بکێشێ ئەم ناوچەیە هەمووی وێرانەکە و بەداخەوە یعنی وا دیارە ئیسرائیل لە پلانیا هەیە کام ناوچە هەمووی وێران کا نەک تەنیا ئێران و ئێستا ڕوونە یعنی ئێستا بە ئێرانەوە هێشتا ئەو دەوڵەتانە نەچوونەتە ناو جەنگ وێران بوون ئەوە ئیماراتەوە کوێیتە و عێراقە ئەوە وڵاتەکانی تری کەنداوە هەمووی وێران بۆ سعودیە ڕۆژانە دەیان ملیارد دۆلار ئەم وڵاتانە زەرەرەکەن هەموو ڕۆژێک بەس بە بەردەوامبوونی شەڕ بەداخستنی ئاسمان بەڕاکردنی سەرمایە بۆ دەرەوە بە کۆتایی هاتنی کار و پرۆژە و گرێبەستی کۆمپانیەکان بە هەناردەکردنی نەوت و گاز بە نەجوڵانی مینا و بەندەرەکان ئەم وڵاتانە ڕۆژانە دەیان ملیارد دۆلار بەبێ ئەوەی فیشەکێ بتەقێنن زەرەرەکەن ئەگەر ئەم شەڕە ساڵێک بەردەوام بێ ئەم ناوچە هەر هەمووی وێرانەکە لەبەر خەونە پیسەکانی ناتەنیاهۆ ئەوانەی کە هاو ئاوازی ناتەنیاهۆن لەوەی کە هەموو ئەم گەلی ناوچەیە بێ باجی خەونەکانی ناتەنیاهۆ بدا کە درێژکردنەوەی سنووری ئیسرائیلە لە نیلەوە بۆ فورات ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بەداخەوە ترامپ وەکو سەرکردەی دەوڵەتێکی گەورە دەبوو بە ترامپ بڵێ بە نەتەنیاهۆ بڵێ ئەم خەونانەت هەڵگرا بۆ خۆت ناکرێ ناوچەکە هەر هەمووی باجی ئەم خەونانەی تۆ بدا کە نەپشتیوانی هەیە لە یاسای نێودەوڵەتی نەپشتیوانی هەیە لە مافی مرۆڤ نەپشتیوانی هەیە لە جارنامەی جیهانیەکان یعنی هیچ بە پاساوێکی نییە بۆیە ئەم جەنگە ئەبێ ڕاگیرێ ئەگەر ڕانەگیرێ و عێراق بێ ڕۆڵی کاریگەری هەیە بێ لەم بابەتە ئەگەر ڕانەگیرێ بەڕاستی بە دوایە چەند جەنگێکی تریش دێنێ و هەر بە بەردەوامبوونی ئەتوانم بڵێم عێراق و هەتەواوی دەوڵەتانی خەلیج وێرانە بن و ئیفلاسەکەن. بەڵێ سپاس دەکەم بەڕێز دکتۆر موسەنا ئەمین ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.